باز لە بەخێوکردنی باڵندەکەین پەیوەند لەگەڵ بەخێوکردنی باڵندە بینە چۆنە؟ وڵی لە ماڵەوە نیمە باڵندە بەڵام بینم خۆشە لەگەڵیانە و خۆشیشم ئەوێن بەڵام ڕۆن گرنگیش ئێمە بزانین چۆن مامەڵە ئەەکەین لەگەڵیانە دەبێت لەوا چێسە لە سەرەتایە هەرم بەیانەیە کە هاتین کە ئەمانەمان لە ستۆدیۆ بینی لەوا چێسە لە ئێمە بترسن ئێمە ناتوانین هەمیشە لیان نزیک بوونە بە شێوازی مامەڵەکردنەکەمان تۆزێت تایبەتتر بێت. دەستکاری هەموو شتێکیان دەکەین بۆ نموناڵن باڵندەکان لە سەرەتا ئەگەر چێکەڵت نەبوو بێت و ئاشنا نەبوو بێتن پێت ئەگەر دەست پێی لە دەنووکیان و لە کلکیان و وەبزانم لە سەریان ئەوە لەوانەیە ئازارە پێ بگەێنن بۆ زۆر گرنگە لەگوڵێک کەمە چەند باڵندەشمان خۆشەوێ ئەوەنەس بزانین کە چۆن مامەڵە ئەەکەین لەگەڵیانە. بەڵێکەوەتە زۆر گرنگە بزانین ئەوانی کە زۆر خولیای بەخێوکردنی باڵندە ئەکەن کە ئێستا زۆرن ئەوانەی کە حەز بە بەخێوکردنی باڵندە و ئاژەڵە ماڵەکانەکەن نەماڵەوە گرنگە بزانن بە شێوەیەکی دروست چۆن باڵندە بەخێوەکرێت و چۆن مامەڵە لەگەڵ باڵندەکانە بکرێت بە تایبەت لە وەرزی هاوین و لە گەرمایە کە چۆن مامەڵە لەگەڵ باڵندەکەی بکەیت کە لە گەرما و گەرمای بەتینی هاوین بیپارێزی و بە لە زستانیشە بە هەمان شێوە بە شێوەیەکی دروست چۆن مامەڵە لەگەڵ باڵندەیە بکەین کە بەخێوکردنەکەی لە هەمان کاتە زیان بە بەخێوکەر و بەخێوکاری ژنەگەیەنێت کە ئێمە چێژی لێ ئێبنین لە ماڵەکەیان نەک ئەوەی کە ببینە هۆی ئازاردانی باڵندەکە. جاڕۆن شتێکی توی زۆر گرنگە کاتێک کە ئێمە بڕیارێن کە باڵندەیەک ڕابگرین پێویستە کە ئێمە بزانین کە شوێنێکی گونجاوی هەیە دوورە لە مەترسی ئەو باڵندەیە هەست بە ئاسوودەی ئەکا لەبێ ڕۆندێمە کاتێک کە باڵندەیە ڕاگرین بۆ ئەوەیە کە ئێمە دڵ و دەروونمان ئارام بکەینەوە نەک ئەوەی کە کارێک ئێمە بە زۆر بمانەوە بیکەین لە کۆتاییەوە بکەین کە ئازاریش بۆ باڵندەیە بکەواتە ئەوانەی کە حەز بە بەخێوکردنی باڵنداکەن و خولیای بەخێوکردنی باڵندیان هەیە بینەری تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان بن بە میوانداری زۆر بەڕێز سۆران جەمال شارەزا لە بەخێوکردنی باڵندە بانگی شتێکین وەستێت. کاکسۆران فەرموو. کاکسۆران بەخێر بێ بەیانی باش بەخێر بێ بەخێر بێ کاکسۆران فەرموو. سڵاو لێ بێ بەخێر بێ سپاس بەخێر بێ. کاکسۆران با بەو دەست پێ بکەین هەر لە کۆنەوە بەخێوکردنی باڵندە لە نێو کەلتوری کوردیا باو بووە کۆتر و کە و هەر باڵندەیەکتر بەخێو کراوە لە ئێستاە خولیای بەخێوکردنی باڵندە لەن هاوڵاتیانەوە چۆنە؟ بەڵێ هەر لە در زەمانەوەکو بەڕێزت فەرمووت خولیای باڵندە لە کوردستانە زۆر باو بووە بە تایبەتی لەم چەند ساڵی ڕابردووە لە کوردستانە چ خێزانەکان چ تاگەکان زۆر تەشەنی سند و بڵین پەرەی سندووە ئارەزومەندن و ئەمەش پەیوەندی بەوەیە کە ئاستی ڕۆشنبیری تاک بەرز بۆتەوە بەرامبەر سروشت و باڵندە کە ئەمانیش هەم مافی خۆیانەیە کە لە بڵین لەم سروشتا بژین و لەگەڵ ئێمە و هاوڕێتی باڵندەش بەڕاستی ئارام بەخشە فێری زۆر شتمانەکە زۆر شت لیانەوە فێرەبی. زۆر باشە کاکسۆران لە سەرتاشا من ئاماژەم پێکرد کاتێک ئێمە بڕیار ئێن کە باڵندێک بەخێو بکەین لە ماڵەوە کارەکە ناچاری نییە بەدڵنیایی کە حەز و خولیای خۆمانە بۆیە باڵندەی ڕائەگرین لە ماڵەوە کەواتە تا چەند پێویستە ئەو شوێنەی کە بۆی دائەنین شوێنێکی گونجاو بێت و دوور بێت لە مەترسی بۆ ئەو باڵندەیە. بەڵێ ئەمە زۆر گرنگە کاتێ ئێمە بڕیار ئەین بە تایبەتی ئەمە گیان ینی ڕۆح لەبەرە یعنی ئەبێ بزانین یەکەم چۆن مامەڵەی لەگەڵاکەین دووهەم ئەبێ شوێنی تایبەتی خۆی بۆ دابین بکەین بەپی پێویست و بەپی ئەو شوێنی کە خۆتی تیاژی چکە ئەویش مافی ئەوەی هەیە کە لە قەفەزێکا بێ ئەم قەفەزانە بچووکن قەفەزی نمایشن ئەمانە نەک قەفەزی بەخێوکردن ئەمە بۆ کاتێکی کورد تیا ئەبن ئەم باڵندانە پێویستیان بە قەفەزێکی کە بتوانن بە شێوەیەکی تەندروستیا بفڕن چکە باڵ زۆر گرنگە هەموو زەوتوانای ئەم باڵندانە هەم وەرگرتنی بەرگری و وزە لە ڕێگەی باڵین باڵیانەوەی چەند بفرن ئەم باڵندێ تەندروستتر ئەبێت و گرنگش ئەوەیە کە تۆ باڵندەیەک ڕائەگریت بزانیت ئایا تۆ ئەتەوێ بۆ بەرهەمێنان ڕای بگریت یا بۆی ببێ بەیچە لە ئەندامی کۆمەڵەکە واتە باڵندەیەکی ماڵی کە ئەمە دوشتی جیاوازی. باشە جیاوازی چییە و لە بەخێوکردنە چ فەرقێکە کاتەوە؟ بەڵێ دایمە کە تۆ باڵندەیەک ڕائەگری وەکو باڵندەیەکی ماڵی ببێ بە هاوڕێک یا بە ئەندامێکی خێزانەکە تۆ بێ بە بەردەوامی بەرکەوتنە هەبێت لەگەڵ ئەم باڵندەیە بیێنیتە دەرەوە بگری بەدەستەوە بە تایبەتی دەن و قەوسەکان کە ڕائەگیرێ بۆ ماڵی بوون پێویستی بەوەی ڕۆژانە تۆ هیچ نەبێت چەند کاتژمێرێک لەگەڵ خۆتایکە لە ئەندامی خێزانەکە لەگەڵ یابێ بۆی ئەمی شتێ بگات کە تۆ هاوڕێی ئەوی بۆیە ئەمە وەکو ماڵیکردن ینی ماڵیکردن بە بەردەوامی ئەبێت تۆ
لەگەڵ تۆ ئەم باڵندەیە بە شێوەیەکی با بڵێن ڕاستەوخۆ کۆنتاکتی هەبێنی بەرکەوتن هەبێت ڕۆژانە نازی هەڵگری بەڵێ پێویستی پێێتی ئەویش چکە وەکو مناڵ وایە ئەویش چۆن مناڵە لە ئێستا ئێمە وابزانام لە کوردستانیش هەر بە هەمان شێوەیە مناڵ کە تۆ ئەبێ لە دایگە بێ ڕۆژی هیچ نەبێ بەلایانی کەمەوە چەند خولەکێک کاتژمێری بیبیتە دەرەوە بڵین بە عەرەبانە بێت پیاسی پێ بکەیت چکە پێویستی پێێتی ئەم باڵندێش بە هەمان شێوە پێویستی بەوەیە چکە بۆ ئەوەی چکە مێشکی ئەمان پێویستی بەوەیە بە بەردەوامی تۆ پەری پێبسەنی کاتێک کە تۆ ڕۆژە دوو ڕۆژ فەرامۆشیەکەی ناچی بەلایە ئەو ژمێشکی ئەوەی ینی بیرەکاتەوە بۆچی ئەقیژێنێت ئەگەر با بڵین بتوانێت قسە بکات بانگ ئەکات بەڵام کاتێکاڵین بۆ بەرهەمێنان شتێکی زۆر جیاوازە کە تۆم باڵندەیە بە خێو ئەەکەیت بۆ ئەوەی بەرهەمی لێبیێنی با بڵین پەرەی پێبسێنی زیایی بکەیت کە زۆر کەسی زۆر جاک لێواکەن ئەڵێم ئەم باڵندانە گوناحن لە قەفەزا بێت ڕاستەکە ئەو کوتم لەم قەفەزە بچووکایی بینیت بۆ بەرهەمێنان ئەڵین ئێمە ئەو وازانێ بێ بەردەوام لەم قەفەزا بێت نەخێر ئەم قەفەزانە قەفەزی نمایشن کاتێک کە تۆ بۆ بەرهەمێنان ڕای ئەگریت بە پێی جۆری باڵندەکان ئێسم باڵندانی کە لێرە ئەمانە بە گشتی پیانەڵن باڵندەی کێوی ینی لە سروش تا هەند پێچگە لە کەنارەکە کە کەنارەکە دروست کراوە ئەمانە بەلایانی کەم و قەفەزیان نابێت لە 80 سانتیم درێژی بەرزی 40 بۆ 50 سانتیم ئەمەوەکو کەناری ئەمە کۆم باڵندە بچووکانە باشە وەکو ئەی وەکو کۆکتێل غەندور وەکو تووتی پێویستی بە چ جۆرە قەفەزێکە بەڵێ ئێمە لە غەندورۆ دەست پێکەین چکە غەندور بچووکە کۆکتێل گەورەترێکە تووتی لەمان گەورەترێکە خۆی ئەگەر ئێمە بمانوێ باسی غەندورکەین غەندور پێویستی بەلایانی کەمەوە ئەگەر بتەوێت کە مافی بیتێ وکۆی کە ئەم باڵندەی ڕاگریت ئەبێ بەلایانی کەمەوە قەفەزەکان مەترێک درێژ بێت یا هیچ نەبێت 80 سانتیم کەمتر نەبێت و 40 سانتیم بۆ 50 سانتیم بەرز بێت چلیش قۆڵایەکەی بێت ئەمە بۆ ئەم باڵندێ بتوانێت بە سەربەست بفڕێت کاڵین کۆکتێل لەو گەورەترێکە واتە کۆکتێل لەو گەورەترێ بێت چکە ئەو قەبارەی گەورەترێکە ئەبێ بواری فڕینی زیاتر بێت کاتێ باسی تووتی ئەەکەین تووتی زیاتر حەزی لە هەڵگەڕانە یعنی حەزی لێ بۆ نمونە لە شوێنێکا بێت داری تیاابێت داری وشک تەمەین باش مەرجنیە داری بابڵین وکو سنۆبەری تیاابێت ئەم پێویست حەزی لێ هەڵگەڕێت بە دەنوچی بەکاربێنێ قاچی حەزەکات دایمە شتێکی باڵین دارێکی بەدەستەوە بە یاری پێ بکات لە بەردەنوچی واتە پێویستی بە شوێنێکی گەورەترێ بەڕاستی کە ئەبێ ئەم بەلایانی کەمەوە 2 مەتر بە 2 مەتر بە 2 مەتر پێویست پێێتی یا هیچ نەبێ مەترێک قۆڵایی بێت بۆی وەکو بەخێوکردن جیاوازی هەیە کامیان ئەرکی زیاترێک بێت هیچ جیاوازیەکی نییە بەس جیاوازەکەی ئەوەیە تا گەورەتر بێت خواردنی زیاتر ئەخوات تا گەورەتر بێ شوێنی زیاتر ئەوێت بۆ نمونە تووتیەکان بە تەمەنی گەورەنی لە 4-5-6 ساڵیەوە زاوزێ ئەەکەن ئەمان لە سەرود دەمانگیەوە کە نێرەکان خۆی وەکو زانستیانەڵێ سەرود دە بۆ 11 مانگ نێرەکانیان ئەتوانن زاوزێ بکەن نێکانیشان بە هەمان شێوە بەڵام بۆ تووتی جیاوازە بۆ نمونە دوڕە بە تات گەورەتر بێ قەبارەی بە دڵنیاییەوە هەم بەخێوکردنی تۆ شوێنی گەورەترێ ئەوێ بۆ نمۆی لە ماڵا بەخێوێکا بۆی پەیامەکە وکو خۆی بگات ئەتوانێت قەفەزێکیە بێت ستاندێکیە بێت هیچ نەبێت ئەم تووتیە یا کۆکتێلە بتوانێت بێتە دەرەوە کەی ویستی بێتە دەرەوە کەی ویستی چێدام خوا کەی ویستیشی بفڕێت چکە فڕی زۆر گرنگە بۆ باڵندە هەموو زەو هەموو توانە ینی بابڵین ئەو وزەی کە لەشی پێویستێتی کە بەرگری بەهێز ئەکات بە باڵەکانێتی ئەوش کە فڕینە بۆ فرینە کوێکاتەوە نەک بەڕۆشت زۆر باشە کاکسەوەران زیرەکی باڵندەکان جیاوازیان هەیە یان مامەڵەکردن لەگەڵ یانەوە ئەکا لەوەی کە ئاسی زیرەکی باڵندەیەک لەوەی دیکە زیاتر بێ شێوازی مامەڵەکردنەکە لەگەڵیانە بەڵێ یەکەم پرسیار گرنگجی بەڵێ یانی باڵندەکان جیاوازیان هەیە لە ئاسی زیرەکیانە بە دڵنیاییەوە جیاوازیە وکو پەیوەندی بە ئاستی مێشکیانەوە هەیە ینی چەند با بڵێن بۆ نمونە سەکەناری ماڵی ئەبێت بڵێن ئەم باڵندانی کە ئێمە بینم پشووکەکان ماڵی ئەبێت بەڵام لە ماوەیەکی زۆر کەما ئەگەر ئەم ڕۆژانە نیە دەرەوە ئەو ماڵەتی نامێنێت کۆکتێل ئەگەر تۆ کۆکتێل زۆر جار کۆکتێلێکەیە مناڵێکە بۆی ئەبن بە دیاری کۆکتێلێکی کە ئەمە ئەڵین وەحشی
ئەوەیە کە دەنوک ئەگرێت یعنی باڵندەیەکە ماڵی نییە لە مناڵیەوە دەرناتەوە بە خێوکرابێ بە سەرنج بڵین ئەبێ بە سرنج خواردنی بیتیا بەدەست بیتێ ئەم مناڵە ئیتێ زۆر جار لە ماوەی مانگێکە ئەو کۆکتێلە ماڵیەکات تەنانەت تووتیش زۆر تووتیەکە لە سروشتا ئەژیرێت بڵین بێچووی ناو قەفەز نییە ئەیەنن لەگەڵ یا خەریکە بن کاتی ئەوێت ماڵی ئەەکەن با بڵین ئەمەوە پێچەوانەکە شیێر ڕاستە ئیوە ماڵی ئەکڕێت یا ماڵی ئێنێ ئەی باتە ماڵەوە بڵین فرامۆشیەکە ناچێ بەلا زۆر با بڵین پەیوەندی دروست ناکات لە بینە پاش ماوەک ئەوژوک و وەحشەکەی لێتەوە دەنوگەگرێت باڵندە ببوورەڕۆن باڵندەمان هەیە کە ماڵی نەکرێت بە هیچ شێوەیەک ناتوانین ماڵی بێت ئەو باڵندەیە شتی وانێ بەڵام ئاستی مێشکی لە مرۆڤی شا مرۆڤەیە ئاستی مێشکی زۆر زوو شت وەرەگرێ بەڵێ مرۆڤی وایە درەنگتر وەریەگرێ مرۆڤی وایە بە چاوسیرکردنی با بڵین کەسێک یەک جار بیبینێ هەچ کاتێکە بیبینێتەوە لە مێشکیا قەز نەبێ و ئەی ناسێتەوە هی واژێ وکم لەوانێ دوای مانگێ بیرمان بچێتەوە نەیناسینەوە ئەمیش ئاستی مێشکیان تەمەنێمە باسی یەک جۆرەکەیت لە باڵندەیەک بۆ باڵندەیەکیش بە هەمان شێوەیە سەم باڵندانی ئێمە ئەمانەیە سەکە ئێوەی بینن پەنجەی بۆ بەری بڵین ئەترسێت بەڵام ئەمە کاتێک تۆ لە ژوورێکا بە خێویەکەی ڕۆژانە ئەچیتە ژوورەوە سەیریان ئەەکەی ئەیانگریت دانیانەی تێ خواردنیانەی تێ پاچیانەکەیتەوە دانیشی بە دیاریانەوە سەیریانەکەیت چایەکە خۆیتەوە ببەر وای لێ ڕۆژانە ئەم باڵندانە هەڵسوکەوتەکەی تۆزانن لە ژوورەوە کاتێ تۆ خواردنە بەدەستەوەیە چیتە ژوورەوە هەموو یەتە پێشەوە کاتێ ئاو پێ هەمووی خۆی حازر کردووە چکە باڵندە حەزی لە مەلەیە مەلە زۆر گرنگە ئاوکەی دانی پاشێنزەقە مەلایکات ئەمە بەڵام کەسێکی کە هەر هەمان باڵندە لە ئەندامی خێزانەکە کەوکو تۆ بەرداوامی ناچێت و کاچێتە ژوورەوەی دەستگا فرتە فرتووە ترسێت کەواتە ئەمانیش توانای ئەم ئەوانەیە کە بزانن وەری بگرن ئیتر لە باڵندەیەک بۆ باڵندەیەکیش جیاواز باش ئەگەر باسی ئەم جۆرە باڵندانی کە ئێستا لە ستۆریۆ ئامادەن کەناری تایە و چەند جۆرێکی تری باڵندەی تایە ئەم جۆرانە چین لە ئێستاە کاکسۆران خواست لەسەر چ باڵندەیەک زۆرە کە خەڵک حەزەکات لە ماڵەکەیە بەخێوی کات بەڵێ ئەم باڵندەی لای بەڕێز ئەمە پێڵن کەناری سوور خۆی کەناری سوور و زەرد و سپی هەیە بە زانستیانە ئەمە سوورە لە کوردستان لای خۆمان پێڵین نارنجی یعنی هەروکوتم چکە زۆر کەس ئەو گلەیەکە زۆر جار ئەڵێ گوناحە ئێمە ئەم باڵندانە لە قەفەزا بەخێوکەین لە قەفەزا ئەم باڵندانە ئەمە دروست کراوە ئەمە وەچەیەکە دروست کراوە ئەمە لە سروشتان نییە خۆی ئەمە کەناری سووری پێڵێن لە ناو قەفەزا ئەمەش ئەکرێت لە دەرەوە ناتوانێت لە سروشتا خۆی کەناریکی سەوزی بچووکە پێڵن سیرینۆس ئەمیشان لێمە دیار نییە بەڵێ ئەوە بووکە سوورەیە ئەوە بووکە سوورەی بابلین تەفرێ ئێزابێلی پێڵن بابلین ئەمەیان ئەمیش هەر دروست کراوە خۆی ئەمە بووکە سوورە بڵین بچووکێکە لە سروشتی شاممانەی بینین ئەمیشە لە قەفەزاتە بڵین پەری پیراوە ئەمیان سیسکنی ڕەشن ئەمە پێڵن سیسکنی ڕەش خۆیم هەر لە سروشتا هەیە ئەمانە زیاتر سیسکنەکان بە گشتی لە ئەمریکای لاتینیەیە ئەمیان پێڵن هاوس فینچ ئەمە لە مەکسیکوانە و کوچۆلەکە لە دەرەوە ئەژی بۆیە ناویان ناوە هاوس فینچ بەڵام ئەمەش تەفرەیەکە بابڵین وەچەیەکە دروست کراوە لە سروشتا خۆی ڕەنگەکەی تۆخە و بۆرە ئەوانی پێشەوە بەڕاست چاوم لیان لێ بەڵام ئەیزانمیان هەر سیسکنە پێڵن سیسکنی فنزوێلی چکە لە فنزوێلا ئەژی دارێکیان پێڵن یارلس بڵین سیسکنی یارلس ئەویشە لە ئەمریکای لاتینەژی ئەوی کەشان سیسکنی سوورە بەڵامە تەفرەیەکە باڵین دروست کراوە پێڵن دۆبڵ باستێل کە ئەمانەی کە باسی یەکەین هەمووی لە ناو قەفەزا بابلین تەتەوری پێیراوە هەموو مریشک و کەڵەشێر کە ئێمەی بینین ئەم هەموو جۆرە مریشک و کەڵەشێرەیە لە قەزەمی بچووکەوە تاوەکو کە زۆر زۆر گەورەیە کە زۆر زۆری هەیە زۆر زۆر جوانە ئەمە هەمووی لە قەفەزا و با بڵین لە دەرەوە بڵین دروست نەکراوە مرۆڤ خۆی دروستی کردویش لە ڕێگەی جووتکردنی تەبیعی و سروشتیەوە نەک لە مختەبەرە پرسیارێکی ترمە بوو لە ئێستای خواست لەسەر چ جۆرە باڵندەیەک زۆرە کە لە ماڵا بەخێوکرێت و ڕابگیرێ بەڵێ لە کوردستان ئێستا بە خۆشحاڵیەوە هەموو جۆرە باڵندەکان بەگشتی لە ماڵەکانە بەخێو ئەکرێت و بەرهەمیشی لێ ئەهێندرێت ئەوەی کە لە کوردستان ئێستا خەڵک زۆر کۆکتێلە غەندورە
کە ماڵیە و نرخیشی گونجاوە کە خەڵک ببێت شوێتی کڕێت یا بە ماڵەتی کڕێت کە ئەتوانم بڵێم لەم چەند ساڵەی ڕابردووە و لە ئێستا خەڵکێکی زۆر گەیشتوتە ئەوەی کە ئەبێت یعنی باڵندەی ماڵی هەم بۆ بە تایبەتی بۆ مناڵ زۆر گرنگە وەکو هاوڕێتی وەکۆی کێشەی ئێمە دایما هەمیشە ئەوەیە کە ئێمەی با بڵین تاکی کورد کۆنتاکتمان نییە لەگەڵ گیانلەبەرا بەگشتی بە تایبەتی باڵندە ئێستەژەی بینی خۆمانمان خوشکمان دایکمان تەنانەت مناڵەکانمان هاوسەرەکانمان باڵندەیەگە بینی لی ئەترسێت باڵندە هەموو جۆرە باڵندەیەک تەنانەت بە نەرون قەوسەکانیشەوە هیچ کاتێک دژمنی مرۆڤ نین هیچ کاتێک باڵندەیەک نییە بێت پەلاماری تۆ بە تایبەتیەوەی لە قەفەزە ئەو کە ئەگەر بێت و دەنوکێکی شێدەبرێ و بۆیە دەنوکە لێکدێت تۆ بە هەڵەت ئەیگریت یا ئازاری ئەو بەس بەرگری لە خۆی ئەکات ئەجنا بە هیچ جۆرێ بەڵام کێشەکە و کوتم لەبەروی ئەو کۆنتاکتنیە تەنانە دەگەن ماڵیش بێت زۆرێک لە ئێمەنی لی ئەترسێت سەر باشە کای سۆران لە وەرزە جیاوازەکاندا پێویستە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ باڵندەکانە بکەین بەڵێ باڵندە لە سروشتا لە هەموو وەرزە جیاوازەکانە لە سروشتا ئەژی گەرم بێت لە دەرەوە ئەژی سارد بێ لە دەرەوە ئەژی مامناوەندی بێ هەل لە دەرەوە ئەژی هەجەستی خۆی لەگەڵ ئەو سروشتە ڕائەهێنێ لەگەڵ وەرزەکانە سروشتی باڵندە وایە لی لەشی بەو فڕینی کە باسمان کرە و زەی کوێکاتەوە لەگەڵ پلەی گەرمای دەرەوە و هاوسەنگی ڕاگرێت بە تایبەتی کاتێک ئەنوێت لەبەرەوە وەرزەکانی باڵندە بۆ نمونە لە پاییزە هەتا سەرەتایی بەهار باڵندە قۆناغی پشوێتی لەو قۆناغا زۆرترین کاتژمێر ئەنوێت لە بەهارە قۆناغی زاوزێتی لە وەرزا پێویستی بڵین کەشوکەوە هەوا خۆشە بێت مامناوەندیە بێت لە وەرزا وەرزی زاوزێتی لە هاوینە پلەی گەرما بەرزە ئەم باڵندەیە کە ساڵانە جارێک پێویستی بە گۆڕانی ئەم پەڕێتی کە بێچۆکان پەڕی نوێ دروستکەن بۆ ئەوەی بۆ قۆناغی داهاتوو کە پشۆ و زستانە و ساردا پەڕێکی نەرم و بەهێز دروستکابی پارێزە لەسەر زۆر باشە بەس کەواتە کە ئێمە کە باڵندێک لە ماڵەوە ڕاگرین ئەو باڵندە ئێمە سروشتەکەی تێک ناین لەوەی لە ماڵەوە دایمە پلەی گەرمەکەی گونجاوە ئەگەر هاوینیش بێ هەر فێنکە و زستانیش بە هەر پلەی گەرمەکەی گونجاوە کەواتە ئێمە سیستمی ئەو سروشتی ئەو باڵندەیە تێک ناین لە ماڵەوە بە دڵنیایی ئێمە تێکی ئەین و لەبەر ئەوەشە زۆر جار کێشەی هەیە نەخۆشی هەیە یعنی ئەم باڵندەیە وەکو چەند جارێ مناڵێک کە تۆ مناڵی خۆتە لە زستانە بێ لە هاوی نابێ تۆ بە بەردەوام ئەی پێچیتەوە بە زستان بە هاوین دایمە خستوتە بەرز بێت بۆی گەرمای نەبێت بە دڵنیایی لە زستانە تۆ بەردەوام پێچاوتەوە بە کەمترین سەرما نەخۆشە لە هاوینا بە کەمترین گەرماڵێ وڵا گەرما بردی باڵندەش بە هەمان شێوەیە لەبەر ئەوە گرنگە ئێمە باڵندە وەکو سروشتی خۆی هیچ نەبێت کاتێک ئەڵینەوە زستان هاو بە تایبەتی لە کوردستان و لە ماڵە هەرگیز پلەی گەرما ناگاتە لە ناو ماڵە ناقص 15 یا ناقص 10 ئێمە زانین کە لە زۆر شوێنی کوردستانیشە لە زستانە پلەی گەرما کە دابەزێک ئەبێ بە ناقص 15 خۆگەر بۆ حساب وایە یەک باڵندە لە دەرەوە نەمایە باسی کوردستان نەکەین لە جنوب کە ئەڵێن پلەی گەرماگاتە سەر و پەنجا خۆ لە سروشتی شا باڵندەیە ئەم باڵندانە چۆنە ژین یعنی ئێمە بێحساب گرنگ ئەوەیە ئێمە بتوانین ژینگەیەکی تەندروست بە پێی قۆناغەکانی ژیانی بۆ نمونەیمە لە قۆناغی جووتکردنا زۆرێک لە ئێمە لە مانگی 12 لە سەرەتای مانگیەکە باڵندە جووتەکەین پێویستە لە ژووری باڵندەکانە ئێمە 16 پلەی سەدی دابین بکەین ئیتر بە هەر شێوەیە بێ چونکە لە 16 پلەی سەدیە ئیتر باڵندە تەندروستە زاوزێ بکاتیایە بەڵام هەیە زۆپای بۆ داگیرسێنێگەنێتە دەوەشم بینی وەزەبەتانێکی یا بە قەفەسەکە ئایتر بەڵێ ئەم هەنێ ینی خۆشەویستیە بە باڵندەکە ئەم ئازاری وتم تۆ مناڵێکە مناڵی خۆتە ئەمەنە و خۆش ئەی پار ئەتەوە بە حسابی خۆ دەی پارێزی ئەی پارێزی پێچیتەوە لە زستانەی تۆ ئەبێ حسابیەکە بە بەسیتین سەرماش نەخۆشەکەوێت لە ماڵە ئەبێت یعنی ئەم شتە زۆر گرنگە کە هەموو کەسێ بە پێی قۆناغەکانی ژیانی باڵندە یەک کێشە هەیە کە لێرە ئەبێ ئێمە باسی بکەین وەکوتم کاتی ئێمە لەو قەفەزە بچووکا باڵندەیە دانێ ئەم باڵندەیە بڵین توڵێکی بۆ دانراوە شەو ڕۆژ هەر ئەڕات ویەت ئەوەی کە ئیکا بەس بە دەنوک سەرەکەی بە قەفەزەکەیە کە نەیتوانی بفڕێت بەو فڕینە وزەی پێویست کۆ بکاتەوە کەواتە بەگشتی
ئیمۆسیستمی باڵندەکە با بڵین کە لە لەشیایتر بە هەموو شتەکانیەوە ئەگۆڕێت وکو دەواجنێکی لێت لەبەرەوە من ناتوانم بڵێم بە کەس بڵێم دای نەپۆشی بەڵام بەس ڕاشی بێنی بەوەشەوە کە لە قەفەزایە ئەو باڵندێ زۆر تەندروستە بێت بەرگری بەهێزە بێت پێویستیشی بەوە نیە زۆر پاش بەڕاستی زۆر مەترسیدارە زۆر بە خێوکەریش زەرەری پێگەیشتووە بۆنی نەوتە بۆنی غازە تێرەکانی ئەمرێ ئەقنچێت لەبەر ئەوە ئێمە کە گرنگە ئاستی ڕۆشنبیریەوەی باڵندە بەخێوەکە ئەوە بزانێت کاتێک کە ئەوترێت لە مانگی 1 و 2 باڵندە با ئێمە زاوزی پێ بکەین جووتی بکەین لەبەر ئەوەیە لەو کاتە بتوانی بۆ مانگێک لەوانەیە بتوانی باش ڕێگەیە بێ 16 پلەی سەدی لە ناو ماڵە زۆر بەرز نییە یا ئەتوانی دابینیکەی لە شوێنێکە کە بە شێوەیەک بسە لە ئەوروپا ئەو شوێنی کە ئەزانێ بە خێوکەرەکە بە بڵین دیوارەکەی من نازانمۆل ئەستورە وابێ کە زۆر سەرما و گەرما کاری تێنەکە کە پلەی گەرمای بێ بە 16 لە 16 زۆر بە ئاسایی باڵندە زاوزیەکە بەڵام کاتێ من لە ژوورێکا باڵندەیە بە خێو بکەم پلەی گەرمای 24 و 25 بێت ئەم باڵندێ لە هاوینا کێشەی بۆە بێت چکە کە تۆڵی لە 24 بە خێویەکە ئەڵین لە 16 هەر کاتێ پلەی گەرما بوو بە 25 30 40 یعنی حوت لە بەردەوامی زیایی کرد ئەو پەڕەیە گۆڕێوڵێنە چێتە قۆناغی توولەکەەوە لە کوردستان زۆر کە زەو کێشەیە یا ناچێتە قۆناغی توولەکەەوە یا کە ئەچێت کە ماوەیەکی زۆریە باشە بەرەسان جگە لە کوردستان لە وڵاتی ئەڵمانیا ژین و لەوێش لە چەند ڤیددیوەیەکە بینیومە کە باڵندە بەخێوەکەن و زۆرینەی باڵندەکانیش هەندێک جار لە دەرەوە ئەیبینم باران ئەبارێت تەسویرەکەیت باڵندەکانیش لە دەرەوەن جیاوازی بەخێوکردنی باڵندە لە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانە چۆنە لە جیاوازیەرە ئەوەیە کە بابلین لەگەڵ ئەوەیە ئەوان لە هەموو قۆناغەکانی ژیانانە باڵندەوە بەخێوەکەن وەکو سروشتی دەرەوە بۆ نمون لە کاتی زاوزەیە هەموو جۆرە باڵندەکان ئەتوان بڵێم لە 90 باڵندەکان بە جووتن یان ێستا جووت یەک نێرێک ومەیەک یەکتری هەڵەبژێرن شوێنێک دانێن ئەم نێرە دایمە ئێمە باسیەم باڵندانی خۆمانەکەین چکە ئێمامانە بەخێوەکەین و بەگشتیش ئەوانیکەی ئەشی بینین لە زۆر راپۆرتەکانە یا کە باسیەکەن ئەمە شوێنی ئەم منتیقەیە ئەو تەیرەی خۆیەتی ئەم نێرە ومەیە ئیتر مێکە ئەکەوێ یان نێرەکە ئەکەوێ ئەویکیان سەرپەرشتیەکات بۆیە لە قەفەزا بیر بڵین زاوزی ئەەکەن و بەس قەفەزەکەی گونجاو بێ ئەم نێرومەیە ئەم شوێنی خۆیانە ئەگەر تۆ لە جووتێکە نێرومێ بنووی هێلکەیە بێت شوێ بێتانێکی خڕناوە بە هەردووچیان لێ ئێن ئەمە وەکو شوێنی خۆی بەڵام کە چووە قۆناغی باڵین توولەکەوە کە پەڕەکەی ئەگۆڕێت یاخود پشۆ دایمەمە لە دەرەوە بە کۆمەڵ ئەژین ئێمەی بین بە جارێک پەنجاب بوو کە سوورێتە سەر ئەوێ عادەت بوو کە سوورێتە ئەوێ یا چۆڵەکە بەگشتی بە کۆمەڵ ئەژین لەوێ بۆیە لە کاتی پاییزا کە قۆناغی پشووە لەگەڵ قۆناغی پەرگۆڕینە ئەخرێتە شوێوەکە کە ئەم تێرە بتوانێت بچێت دەرەوە چکە بە هەموو شێوەیەک هەمومان ئەزانین هەم هەتاو کە سروشتیە هەم هەوای دەرەوە زۆر جیاوازە لەوەی کە لە ژوورەوە بێ ئەگەر هەرچێکی بەدانی قەت وەکو ئەو نابێت کە سروشتی ترە باڵندەکەش بە سروشتی خۆیەتی ئەوی پێخۆش سروشتی خۆیەتی زۆر کەسی ژێڵە باران خراپە باڵندە بیخواتەوەی ئاوەکەی چکە بە دڵنیایی لەوانێت بەس ئەمەیتە سروشتی باڵندەکە خۆی وایە ئەگەر تووکو دەواجن ڕاو نەگرت بێت باشە تا چەند پێویستە کێمە گرنگی بە جۆری خواردنەکەیان بین یان جیاوازی هەیە لە خواردنەکانیان لە بینی باڵندەکانە بەڵێ جیاوازیە بە پێی دەنووشیان و بە پێی سروشتی خۆیان وەکوتمان ئێسان باڵندانە کە بە گشتی باڵندەی چێوی چکە لە سروشتایە خۆی ئەمە دروست نەکراوە ئەمە لە سروشتا ڕێک وکو خۆی هەیە ئەبی ئەوەی کە لە سروشتای خوا بۆی دابینکەین دەبەرەوە باڵین باڵندە کێویەکان کە پێڵین ئەمانی باسمان کرد کە خۆیانن بە نزیکی هەمویان تێکەڵەیەکی تایبەتیانەیە کە زۆربەی لە تۆوی زۆر باڵین و تۆوی باخ کە فوی لێ بکەی لەوانەیەگە ئەمەە بکەیتە ناو قاپێک و بەس فوی لێ بکەی چیتیان نامێنێت چی ئەو تێکەڵەیەکە سۆران چیتیایە تێکەڵەکە بۆ نمونە کەناری زۆر حەزی لە با بڵین کەرتەشیە کە پێوتێ بزور و شەو کە بۆ جگەر باشە بەرگری بەزێکا کۆمەڵێک بۆ مرۆڤیش ئەمە بۆ مرۆڤ ئەی خوات ئەبێت تێکەڵەکەی ئەوەی تیابێت بۆ نمونە کەتان ئەبێ کەتان بە پێی جۆری باڵندەکان ڕێژەکەی جیاواز بێت تۆشێلمە بێ ڕێژەکەی جیاواز بێت با بڵین تۆ کەتانی سوور هەیە کە زەردی هەیە ئەمانە ڕێژەکانی بە پێی جۆری باڵندەکان جیاوازن نێجەر هەیە کە تۆیشی ڕەشی پچکۆلەیە
کە لە ئەفریقا بەرهەمێنرێت لە هەموو جیانیشە هەیە بە کوردستانیشەوە هەنێ باڵندە پێی چەورە بێت بە تایبەتیم چیانە چکە سروشتی خۆیان تیانە ئەبێ کەمتری بیتێ هەنێ باڵندە هەیە بۆ نمونە دەن و قەوسەکان زیاتر هەرزن و کەتان و گوڵە بە ڕۆژە و ئەمان بە گوڵە بە ڕۆژە چەورە بن با بڵین جۆری گوڵە بە ڕۆژەکانیش ئەبێ جیاواز بێ لە باڵندەکانە چکە هەموو گوڵە بە ڕۆژێکی ئەوە نییە بیانەی تێ دەن و قەوسەکان زیاتر حەزیان لە عەلی بابایە توانی با بڵین تووتەکان ئەتوانی گوێزیان بیتێ فستقیان بیتێ لە تۆکانیانە با بڵین ماشیان بیتێ ماشی ناسک بەپی جۆری باڵندەکان و دەنوشیان خواردنەکانیان جیاوازیە بەڵام خواردنی تەواوکەرەکانیان ببوورە وکو ڤیتامیناتوانە هەمووی بەگشتی یەک شتەی جیاوازی باش من ویستم پرسیاری ئەوە بکەم چۆن بۆ منات دەنوگڕێکمان هەیە و دەنگ خوارمان هەیە هێلکە پێدانی هێلکە پێدانی ڤیتامینەکان پێدانی میوە پێدانی کەرەوز بۆ منە سەوزەکان ئەمە چۆن بە تەیرەکان بدرێ و جیاوازی هەیە لە نێوان دەنوگڕێک و دەنگ خوارە لە پێدانی ئەم خۆراکانەیە بەڵێ هێلکە زۆر گرنگە کە ئێمە باسی کەین هێلکەی کوڵاو هەموو کاتێک کە بەکاریە دووکو سەرچاوەیەکی پرۆتین بەکارێ بۆ ئەم باڵندەیە بۆ نمونە تۆ باڵندەیەکەیە لاوازە پێویستی بە پرۆتینی زیاترێ ئەتوانی هێلکەی کوڵاوی بیتێ زائیدەن ئەم کەناریانە بێچویان هەیە بێچوو لە سەرەتاوە بە تایبەتی لە یەکەم ڕۆژەوە هەڵیێت بە پێی زۆری باڵندەکە تایەتی تا 5 ڕۆژی یەکەم تایەتی تا 8 ڕۆژی یەکەم پێویستی بە سەرچاوی پرۆتینێکی بەهێزێ بۆ ئەم باڵندەیە ئەم بێچووە زوو گەشە بکات لەبەرەوە لەو کاتانە ئەتوانی بیتێ بەڵام ئێمە بێ ئاگادار بین هێلکەی کوڵاو چ جۆرە هێلکەیەکی کوڵاوی ئەینێ ئێمە هێلکەیەکی کوڵاوی بینێ کە لە بەرهەم هاتۆ بە مەوادی کیمیایی یعنی ئەو مریشکەی کە ئەم هێلکەی کردووە مەوادی کیمیایی راوەتێ کە چۆتە ناوێلکەکە وەکو بۆ مرۆڤیش بە هەمان شێوەیە بەڵام ئێمە جگەری مرۆڤ لەوانەیە گەورەتر بێ بە 10 ساڵ 15 ساڵ کاریگەریمان تێبکە بەڵام ئەم باڵندانە جگەریان بچکۆلێ هێلکەی کوردی بینە هێلکەی کوردی بۆی تۆ ئەم مەوادە کیمیایی نەچێتە لە شێوە چکە زۆر کەزیە لە وەڵام من بێچۆکە عیبی نەبوو یاخود تێرەکانم عیبی نەبوو جگەری تەواونی ئەوە نییە ئەمە چکە جگەری بچووکە زووتر کاریگەری لێکە بەڵێ هێلکەی ئەگە کوردی بی ماڵی دڵنیابی لەوەی کە تۆ لەگەڵیان مەوادی کیمیایی نایتێ زائیدەن هێلکەی کوڵاو لە کاتێکە کە پلەی گەرما بەرزە ئەبێت تۆ زۆر لە بەردەمی باڵندەکە دادانی نیوز کات ژمێرداینی چووکە هێلکەی چەکە لەو شتانەی کە ڕاستەوخۆ بۆن ئەکات یا بەڵین تێک ئەچێت ئێکە تێکیش چووکە یا بە تێرەکەوتە سەمومەکە لە ماوەی لەوانی لە ماوەی 24 کاتژمێرا بیکوژێت بێچوو لە دوای حەوت ڕۆژەوە بۆ نمونە ئەبێ لەگەڵ یاکە هێلکەی کوڵاوەدایە سەوزەشی بیتێ بۆ ئەوەی چی بە تووشی قەبزی نەکات چکە ئەم باڵندانە لە سروشتا خۆیلکەی کوڵاو نا تایبەت لە هاوینە پێدانی و سەوزەیە گرنگە بەڵێ گرنگە خۆی ئەویش بە هەمان شێوەیە سەوزە چ سەوزەیەکی تێ ئەم باڵندانە بە گشتی سەوزە خۆر نین بەڵام لە ڕێگەی سەوزەوە ڕەنگەکانیان جوانە بێت ڕەش بێت بریسکار و جوانترە بێت زرد بێت زردەکەی جوانتر و بریسکارترە بێت سوور بێت ڕەنگەکەی تۆختر ئەبێت یا نارنجی بێت بۆ هەموو تەیرەکان بە هەمان شێوەیە بەڵام لەگەڵەوەشە ئەمانیشە بێ ئاگادار بین چ سەوزەیەکینێ کەرەوز باشە بڕوکولی باشە کاو باشە ئەمانە گرنگ ئەو بیبەری شیرین باشە ئەمانەمووی باشن بەس گرنگ ئەوەی ئەوەنە نەمێنێتەوە لە بەردەمیا کە بۆن کاتچکە خۆمانە زانین داوینە کە ئینێ بۆ ڕەنگەکەیەتی ئاگاشمان لێ بێت تێک نەچێت یاخود خراپ نەبێت چکە تەسەمون باشە کاک سۆران وەکو پرسیار کۆتا پرسیارم ئەم تەیرانی بۆ منەکە ئێستا لە ستۆدیۆی ئامادەن ئەمە بەرهەمی ناوخۆن لە هەرێمی کوردستانە ئەمە بەزاوزێ زۆربوونیان لە دەرەوە هێنراوە زیاتر پشت بە کامیان ئەبەستێ بە دەرەوە ئەبەستێ یان لە ناوخۆیە ئەم تەیرانە بەرهەمە هێنرێت بەڵێ ئەویان بەرهەمی ناوخۆیەوە بڵین ئاڵقی قاچی خۆمی لە قاچایە ئیگ سلێمانیە ئەمەی تەنیشتیەمە ئەوە کناری سوورە چکە خۆ من ئەوە ڕاگرم ئەمانی کە هەمووی لە دەچکامانە تاز ینی نوێ بەرهاتون بەڵام لەمانەش هەمووی هی کوردستان لە کوردستانە هەیە کە لە دەرەوە هاتوو لێرە بەرهەمیان هەموو جۆرە باڵندەکان لە ئێستاە لە کوردستان بەرهەمە هێنرێتی هەمووی هەیە و هەمووشی بەرهەمیەت بە تووتیشەوە بەڵێ بە تووتیشەوە خەڵک لێگرێت گەنجایە بابڵین بە خێوکەرێ لێگرێ بەزەوەی کە کێشەیە لە کوردستانە بەڕاستی کە ئەمە بەڕای من بەگشتیە و چۆن جوتیار بەرهەمی خۆی کاتێ بەرهەمەکەی پێەکە کێشەی هەیە لە ساغکردنەوەی خۆمان بینیومە کە باسەکرێ کە هەرزانە بێت یا نرخی کەمە بێ ئەمەش عرض و تەڵەبە کە ئەمە پێویستی بە سیستمات یعنی بێ سیستەمی بۆ دابندێ و پرۆگرامی بۆ داندێ کێشەی بەخێوکرد بەس لە کوردستانە ئەوەیە کە ناتوانێت بەرهەمی خۆی
کە بەرهەمی ئێنێ وکو پێویست ساغی بکاتەوە ئەوەی بۆ بکا کە ئەو هەموو ماندووبوونەی پێوەی بووە ئەوە بکە لەگەڵیشا ئەوە هەیە کە هەیە بە پرۆژە کردوێتی ئەمیش هەر مافی خۆیەتی کە سوودی لێ ببینێت ئەبێ ڕێگە چارێ بدۆزرێتەوە کە ئەم بتوانێت بەرهەمەکەی خۆی ئەوەنی بۆ بکە بەقەدەر ماندۆکەکەی و زیاتر پەرە بەکارەکەی بە بەڵام ئەمیش وکو هەموو لایەنەکانی کە با بڵین پێویستی بەوە هەیە کە ڕێک بخرێت و وکو سیستەمێکی بەداڕێت. زۆر سپاسکار سۆران بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانی هیوادارم هەموو ئەو بینەرانەی کە حەز و خولیان هەیە لە بەخێوکردنی باڵندە توانی بێت یان سوود لەم تەوەری ئێمە وەرگرن دووبارە سپاس بۆتەوە بۆ ئامادەبوونە.